بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە سڵاوم کاتتان باش خۆشحاڵم کە لەیەکی تر لە بەرنمەکانی ڕوانگەوە دینە لای ئێوەی ئازیزان شەڕی رووسیا و ئۆکراین یەکێک لە گەرمترین و پڕبایەخترین و پڕقسە و باسترین ڕووداوەکانی ئەم ڕۆژانەیە لە هەر لایەکە و هەر هێز و هەر لایەنێ هەر تاکێکی کۆمەڵگا لە هەر گۆشەی یەمجیهانە هەر کامیان بە نەوعێک و بە دیدێکە و باس لەم شەڕاکەن کەسانی پیان وایە لایەنێک مەزلومە لایەنێک زاڵمە کەسانی پیان وایە لایەنێ هێرشی کردووە لایەنێ مەقاومەتەکە کەسانی پیان وایە کە لەم ناوە کۆمەڵانێکی بەرینی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە هەردوو وڵاتەکە ئەبن بە قوربانی و لە لایەکی تریشە و هێزە سەرمایەکدارەکان لە پەیمانی ناتۆ بیگرە هەتا اتحادیە ئوروپا هەتا ئەوەی کە پێدەوترێ نەتەوە یەکگرتووەکانیان سازمانی ملل هەموو ئەمانە بە هەڵوێستە جانبدارانەکانیان دەریان خستووە کە لە خولقاندن و لە گەشەدانی ئەم شەڕە بێبەش نین یەک دنیا پرسیار هەیە لەسەر ئەم بابەتە کە ئەکرێت لەسەری سەعاتها قسە بکرێت بەڵام لە ڕوانگەی ئەم جارەدا داوام لە هاوڕێ خۆشەویستم کاک بهرەنگ زەندی کردووە کە جارێکی تر لە ڕوانگە و بێتە میوانم و وەڵام بە چەند پرسیارێک بداتەوە بەرەنگیان بەخێر بیت بۆ ئەم بەرنامە و پێم خۆشە وەک لە سەرەتای شەو من شارەم پێکرد تم هەر کەسە و ڕوانگەی کێز لەسەر ئەم شەڕە پێم خۆشە ڕوانگەی تۆ بزانم تۆ چۆن لەسەرم شەڕە بیرەکەیتەوە یان چۆنی لێکاییتەوە منیش سلام مەسبوت و ئەسەدیان بە بینەران عەزیزتان اتفاقێکە خەریکە ئایسا هەر لە رووسیا و بەناو شەڕی رووسیا و ئوکراین و خەریکە اتفاقەکە پێ مۆزاگریگەلی متفاوتی حتا لەناو چەپا بە وجودا وشتن بەشێ لە چەپ خەریکە ئایسا لە پوتین حمایەتە بکە من گەرەکم نییە شەرحەم جەنگە بم وازانم کە بینەرانتان دانیشکن و خاسی لە من پێگیریان کردێک ئەخبار چەست لە خارکیفا چه اتفاقێکە پێ لە کیفا چۆن اتفاقێکە پێوە چەند غێرە نظامی کوژیاگن یا چەند نظامی کوژیاگن من گەرەکمە لە مۆردە ئەبعادی فراتر لەم جەنگاکە چێت ئەخباری کەس قسە بکەم بووە بۆ چەم جەنگە اتفاقکە لە وەحدەیە وەڵی ماشی بزانێت خود رووسیا بۆ عنوانێک بە نەزەر من قوتبێک ئەمپریالیستی و بۆ عنوانی قدرەتی ئەمپریالیستی چۆن وەختی مەتین ئەمپریالیزم تعریفەکەین یعنی نظامیگەری و سوڵتەگەری خب رووسیا ئەگەرچە دوای ڕووخاندن شۆرەوی و دوای ساڵی 1991 دەورێکی 10 ساڵە تولی کێشا کە دوارەوە ئیمپراتوری شۆرەویە ئەو ئیمپراتوری ئەمپریالیستی حیاکاتەوە ولی خب بەحاڵتانی دوارە سەرپا بێسێ خصوصیات نظامگەر ئەمپریالیستی ئەواسە کە خب بەحاڵ ئەشی حتمما مداخڵەی نظامیکن و بەشێک لە هەژمونی و بەشێک لە بوونیان حالە گرۆەوەکە حتمما قدرەتە نظامی نیشان بن بەشی عەزیمە لە بودجەی رووسیا اختصاصە درگێ بە نظامیگەری ولی خب نظامێک کە لە رووسیا یەکسێمە خەریکی لە مۆردی قساکەین و نظام 30 ساڵ لەمەوبەرەوە نییە کە اقتصادی سوسیالیستی حاکم بوو بەحاڵ تا ئەنازەی شاخصکەلێ گورسنگی و شاخصکەلێک ئاموزش و شاخصکەلێک ئایسە خوب لە جیهانی سەرمایه‌داریە تقریبا تبدیل بووکە بە ئەفسانە لە شۆرەویە تحققی پیدا کرد یعنی بەحاڵ اقتصادی متمرکز سرمایه‌داری برنامه‌ریزی شده و دولتی شده تعني مسكن فراهم كابو أحد جامعة روسيا تعني بإصلاح نوع متفاوت لقرداندن حتى محلات والشارع وموديلك الإرعابة هرچند که خب بحال رخنا ما نسلسلی بوکا تک حزبی بوکا بحال نظام تک حزبی ناتانی مشارکتی گسترده کریکاران مردم زحمت کش فراهم که و غیره هم رشنگرات این لسر حکومت شوروی ولی خب روسیه ایتر و نظامانیه ما خلیکی نایسه لمورد روسیه که ساکن که توسط دهها اولیگاریش روس خلیک اداره و اولیگاریش که ساحو میلیاردها میلیارد دلار پول مثلا ثروت پوتین در سال 2015 به اندازه ثروت جف بزوس مدیر عامل کمپانی آمازون و بیل گیتس مدیر عامل مایکروسافت لبنیه کوبوده در هرچی جگه در میادین نفتیه لمیادین گازیه و نفوذی هست و به حال قدرت سیاسی خود استفاده کرد و به نوع
پوتین لە مەسئلە تەنیا نیە بەتەک نظامێک استبدادیە بمعنای ئەو بإصلاح ديسبوتيزم بمعنای ئەو شتێکە لە جمهوری ئیسلامی هاوینین یا لە عەرەبستان هاوینین لە رووسیا حاکم نییە حتا بە وجودە پوتین چۆن پوتین نمایەندەی بەشێک ئەقەلیەتێ لە جامعەی رووسە کە ئێمە بە ئۆلیگاریشکە لە رووسە ناسین کە تەنیا 85% GDP وتوليد ناخالص داخلية روسيا صحيح ولا سراسر جهانا بحال سرمایه‌گەری مختلف و شرکت‌گەری مختلفی هەست ئەمە جناحێکە کە خۆ بەحاڵ اتفاقاتێکە دوای شوورە لە ساڵ 1990 اتفاق کرد بۆ بوو کە خۆ حوزەی گسترش ناتۆ فرەتر بوو کشوەرگەری جدید وەک ڕۆمانی لیتوانی کە هاومەرزەوان تە بلاروسەوە بەئیصلاح حوزەی نفوذە رووسیا گسترشی پێیا کرد و ناتۆ هەر گەورەتر و گەورەتر لەم بارەوە خۆ رووسیا احساسە خەتەرەکە لە جەنبەگەلی مختلف و بەحاڵ بەشێ سڵتەگەری ئەمپریالیستی رووسیا بروز نظامیان مەسئلەسە یعنی گسترش تەسلیحاتە یعنی ئەفزایشی بودجەگەری نظامیە فروشە تەسلیحاتە بە کشوەرگەتر یعنی فقط ئێمە بەشە شەڕی ئوکراین نەبینین لە پاڵە ئەمە اتفاقاتی گستردەی خەریکە ئەکەفێکە حتا بەشێ لە سوودی اقتصادی گستردەی رووسیا عنوانێکی لە گەورەترین تۆلیدکردن کنندەگەری تەسلیحات نظامی کە کشوەرگەری وەک تورکیا وەک ئێران لەسەر خەریدە مشکلیان مشتریان بەحث نظامیگەریەکەی لێرا خۆی نیشان ولی خۆ بەحاڵ من کۆتاتری بکەمەوە ئەمە بەشێ تەسویرە خارج لە ماجراست من سعیم کرد لێرە کانتکستی اقتصاد سیاسی و بەئیصلاح تاریخی جریانەکە نیشان بم کە بۆچە بەم اتفاقە گەی کە رووسیا هەمڵەکە ولی شتێک لێرا بە نەزەر من پیشبینی ناپەزیر بووگە بۆ رووسیا تا ئایسێکە چۆن ئێمە خەریکین لە جەهانی پەسا ئیستعمار و پۆستکۆلۆنیاڵا زیندگیەکەین یعنی ئیستعمار بۆ شێوەیە قەدیمە کە سڵتەگەری و نظامیگەری واردی کشوەرێکە و کامڵەن ئشغال لێکرد و تواو کۆنترۆڵە ئەگر لەدەستیەوە حتا تەرکیبی جەمعیەتی و دموگرافیکی عوەزەکە دوای مودەتێکەوە کوچکەلی ئیجباریەدا ئیتر متەکەم پەدیدا بخصوص لە دڵە ئوروپای غەربیە مواجه نابین یا ئوروپای شەرقی مدلی تر خەریکە پیاداوی خۆ مدلە ئاشناس بۆ ئێمە ئەمریکا بەم شێوە عەمەڵەکە بەئیصلاح بنوعی حتا لە متونایژم پێ ئیستعمارینەوە کە تۆ بەئیصلاح نایت نانخۆری ئیزافەکەی بۆ کشوەرت لە عینە حاڵە دەوڵەتی دەستنیشاندا لێ ناتێریتە سەر کار کە کامڵەن لە کۆنترۆڵ خۆتا بێوە ئەو شتێکێکە لە مدلێکە لە زاهێراوینە وەسەکە مردمە ئوکراین بەسەر نوشتە خۆیان حاکم یعنی مدل مەسلوب رووسیا بۆ جلۆگیری لە گسترش و نفوذ ناتۆ با تەوەجه بۆ مقدمەکە وتن ئەمەسا کە جلۆی ئەم مەسەلە بگرێت بە ئەهرۆمە فشارە و حتا ئەگەر شێوەیە نظامیگەری و حملەی رووسیا بە ئوکراین تواشاکەین من لەمەوەختی لە مورد ئەرتش رووسیا قساکەین لە مورد 41 میلیارد دلار بودجەی ساڵانەی نظامی قساکەین بەسوورەتێکە بودجەی نظامی ئوکراین 2.5 میلیارد دلار خب ئەمە ئەسڵ بەرابەری ناکە حتا لە ئەرتشی پیادە نظامە فاصلەیان نجومیە لە تەسلیحاتە فاصلەیان نجومیە یعنی لە نەزەر لۆجستیکیەوە کارێک بۆ رووسیا نییە کە لە حتا لە 24 ساعتا ئوکراین بگرێوە فەلەجیکە ولی نایکە ئەم کارە بە دلیلێکە خۆ دلیلی تۆزیح هەم بۆ تاسەدگەیان کە دلیلی چێسکە فعلا خەریکە ئارامە ڕێتە بەرەوە خەریکە بە ئەهرۆمە مذاکرە هەدەف پوتین و هەدەف ئۆلیگاریشکە لە رووس ئەو نییە کە مەنافع سەرمایەداریانی بە خەتەر بکەن ئەگەر ئینگڕۆ تەوەجوکەی بە سخەنڕانی ساڵانی باریدن لە کۆنگرەی ئەمریکا کە خۆ بە ئەوڵ سخەنڕانیە لە ئێرایش بە ستیت ئۆف یونیۆن بایدن وتی کە یەک من وارد جەنگە مستەقیم و ڕوویاڕووی مستەقیم نظامی تە رووسیا ناوم ولی لە تەرەفێک ترۆ فەلەجیەکە ئەم تەرەفەکەی ترکە فەلەجیەکە چەس مسادرەی ئەمواڵێ ئۆلیگاریشکە لە رووسە لە خارج لە رووسیا ئەمە ئەتانێ بە پوتینێکە ئەشێ مەنافع ئەوان نمایەندگیکە فشار بێنێ لە تەرەفێک ترۆ بە نەزەر من جەنێک ڕەسانەیی عەلەی هەم مەسەلە شروع بووگە کە قەتعاً رووسیا لە مقابل تایکۆنگەلێ ڕەسانەیی وەک BBC وەک CNN وەک فاکس نیوز وەک فرە ڕەسانەگەلتر زەعیفە فقط RT هەست و چەند کاناڵتر کە قەتعاً گوستەرش و نفوذەوەیانە نیە یعنی شتێکە غیرە قابڵ پیشبینی لەم جەنگە بۆ پوتین و مقدارێک پێشڕەویشی دەتوانێت کۆنترۆڵ بکاتەوە مەسئلەی تەبلیغاتی جەنگە
کە فرە زعیف عملی کرد خۆ بە حاڵ توانایی ڕوویاڕووی لە جیهانی دیجیتاڵە قدرەتکە لە حسارگەرگەلێ وەک ئەمریکا و باقی کشوەرگەتریان کە مەجموعە من گەرەکمە بێژم پێت کە منزورە و نەتیجەگیریە من جەمبەندی من لە حملەی رووسیا لە حملەی پوتین بە ئوکراین ئەوە بوو کە مەسائلی بە وجودات لە 6 ڕۆژی گذشتە کە بەشێکی بە نەزەر من غێرە قابڵە پێشبینی بوو و ئیدامەی ئەم جەنگە ئەتانێ فرێک لە معادلات ئەوەستکە حتا فرێک یعنی بە نەزەر من یەک نۆ جاهلیەتە کە ئێمە بتانین ڕەوەندە ئەم جەنگە پیشبینیکەین چون عناسر و بێسڵا ئەهروگەلێکانە ناو ئەم جەنگە کە معلوم نیە بەرەو کام تەرەفەچێت دەلایلیشی خۆ بە حاڵ من سعی یەکەم تۆزیح بکەم لە بەش ئەوڵ دلیل خۆما وەسەکە یەک نظام سەرمایه‌داری رووسیا ئەمپریالیزمە رووسیا تا ئەنازێک قدرەتی یعنی تا ئەنازێک حتا گەرەکی بێ ئوکراین ببێ یا لە هیستان ببێ گەرەکی تاکوێنە پێش بچێت خۆ تا ئەنازێتانێت توانایی لۆجستیکیە ئیدارەی حملەیەک نظامی گوستەردە بکە لە جگەکە کەم تێرە چون لەم لایشەوە مردم خۆی هەن لەم لایشەوە جنبشی ضد جەنگێک لە رووسیا هەست کە اتفاقاً مارکسیستگەل و گروگەلە کۆمۆنیستی خەریکن حمایەتی لیەکەن و فعالانی ئەوانن فقط جریاناتە ڕاست و پرۆناتۆ نین و حدود 3000 نەفەر دەستگیر کردیاگە لە چەند ڕۆژە گذشتە لە موسکوا لە سنت پترزبورگا کە لە اعتراض بەم مەسئلە خاتکنە ناو خیابان لەم لاو بوحرانی اقتصادی رووسیا هەست ئایسە ئەرزشە ڕووبڵاتکە خوارەوە فرێک لە کۆمپانیگەلە رووسیا کە اتفاقاً شەریکگەلە تجارین تەک ئەڵمانە تەک تورکیا دەرگیرن لە مەسئلە وەلی بەشێت لە ئەهرومە ماجرا کە وتم بەشی دوومە مەسئلەی ئەنرژیە و بحرانی ئەنرژیە ئوروپا تایسە نەیتانیگە جایگۆزینێ بوو مەسئلەیە گازە رووسیا پێیان یعنی لۆ لە حەزۆ ئەهرۆمە قەوی کە پوتین خەریکە مدام دی استفاداگا و حتا ئالمان تەنی نەدا بە تەحریمگە وتی من ناتانوێت گازم لەکوێ نابێرم ئەم ئەنرژی لەکوێ ناتانی بچ خۆ تاریخەن ئوروپا هەمیشە بحرانی ئەنرژی بوو و خب بە حاڵ ئەهرۆمێکە ئومیدوارە پوتین لێ استفادە کابکە ئەم جەنگە کۆتاتر بکاتەوە ناتۆ بە عقب نشینی وادارکە وە شتێ وەلی هیچ کام لەم مەسەلە بە نەزەر من تایسە بە ئەساسە چاو ڕەوەندە کە ئەمریکا پیشبینی کرد چون پیشبینی ئەمریکا ئەوە بوو کە بە ئیسلاح ئەم جەنگە اتفاق ناکەفێت و بە نقطەی کە گەیەکە فقط بە ئیسلاح نمایش نظامیە پیشبینی رووسیەش ئەوە بوو کە من لە یەک دوو ڕۆژە وەڵا 4 دانە موشەکام دێ و جیهانە غەرب وادارەوێ کە بپەزیرە ناتۆ عقب نشینی بە 6 ڕۆژ هیچ کام لەم اتفاقکردن نەکەفکە و ئەماتانی جەنگی خانومان سوز و خەتەرناک ڕقم با بۆ دنیا چون خب بە حاڵ هەمیشە قدرەت جەنگ لە نەزەر درەخشانترین جملە لە مورد جەنگ و لێنینێ ژێژی جەنگ ئیدامەی سیاست است و بە نەزەر من ئیدامەیە بەخشە لە سیاسەتە چه شێوەیە سڵتەگەری و ئەمپریالیزم ئەمریکا تواشاکەین لە دوو دەهەی گذشتە حملەی بە عێراق حملەی بە ئەفغانستان و متوقفی نەکردە بۆمبارانی یەمەن 377,000 ئینسان لە یەمەنە بە علەتگەلی مستەقیم و غێرە مستەقیم کوژیارن لە ڕۆژی شروعی جەنگ لە یەمەن کە لەم تعدادە 70% ناو بووە 336,000 نەفەر وەلی جیهانە کامڵەن ساکت بوو لە مقابڵە ئەم کوشت و کوشتارۆ کە لە خاوەرمیانە اتفاقە بۆ لە جێگەکە دنیا اتفاقە بەشێک ئێمە تەسویرێک کە ڕسانە ئێرایەیە بە نەزەر من تەسویرێک ئێغراق شودەست و مقدارێک واقعیەتە دەستکاری فرێکتیا هەست ئەجوملەوە کە مەسەڵەن تێن پوتین تەکیت لە ڕامقایسا لە سوورەتێکە واقعاً لە جیهانە واقعیە پوتین ئاشویت سیخسکە ڕێگای هیچ وەخت نا بە ئیسلاح هاتکە کوشت و کوشتارێ مەسەڵەن ئەقەلیەتی خاص بخاتە ڕێگاکە بێژە نەسل کوشیان بکەن پوتین هەرو نەزر ئەو ئەنازە جنایەتکارەکە بە نەزەر من ئەتانێ ڕێی جمهوری ئیسرائیل جنایەتکار ئەتانێ مثلا ڕاهبەر جمهوری ئیسلامی جنایەتکار وەک بە ئیسلاح هەر نمایندەیەک بورژوازی و دەوڵەتە بورژوایی بۆ حفظ و تحکیمە قدرەتە خۆی بۆ حفظ ئۆتۆریتەی خۆی دەست بە کوشتارە یعنی لەم لە حازە بە نەزەر من ڕسانە خەریکە نەم وەسەتەی غراقەریکە کاکە مەسیرە جەنگ ئەم ئێغراقاتانێ بنیامێک حەساو نەشودەوە پوتین ئاتەش جەنگ فاتە تۆ ئوروپا یعنی ئەم جەنگە هەرچی توولانی تر بێتەوە خسارەت و تاوانی
مردم فقیر و بێپەناه و بێچاران کە عیسیشانە ژێر زەمینگەل و پێچۆگەلە لە کیێفە پەناهیان بگە کە لەژێر بوونگەل رووسیان نەبن. بەڵێ هەر وەک خۆتیش لە قسەکان تا ئەشارەت پێکرد لەسەرەوەی کە بەسلاح لە هەم رووسیا و هەم ئەوروپا بەگشتی مەوزعیان لەسەر ئەم شەڕا بە شێوێک بردە بەرەوە. ئێستا زۆر جار باسەوا کرێکە ئوکراین خەریکە لە ئوکراینە و بەناو ئوکراین و خەریکە شەڕی نیابەتی ئەوروپا و ترسێکە ئەوان بە قەڵخۆیان لە شەڕی جەهانی سێۆم هەسیان وکە لە زوان بڕێکیان و بیستمان کەوتیانەمە دەستپێکێکە بۆ شەڕی جەهانی و کاتێکە سەرۆکۆمار یان ڕێژمهوری ئوکراین انتقادی گرت لیان وتی شەریکەکانمان نازانم دۆسە ئەوروپایەکانمان بێدەنگن هیچ یارمەتیکمان ناکەن، ئەوان لە مقابڵاوتیان ئێمە مستەقیمەن دەخاڵت ناکەین، بەڵام درێژە کێشان یان دامە پیاکردن بۆ یەک هەفتەی ئەم شەڕە و ناردن پەیاپەی ئیمکانات و تەسلیحات بۆ ئوکراین پێتوانیە ئەمە بەڕاستی بە جۆرێک نیابەتیکردنی شەڕە لە ئوکراینە؟ قەتعاً یعنی ممکنە حتا یوگسلاڤیزەکردن ئوکراین باڵکانیزەکردنی ئەو اتفاقەکە لە بوسنی و هێرزگۆڤینیا کە کوچکەلە ئیجباری ئەم مەسایلان کامی پۆتانسیل اتفاقی هەست لە ئوکراینە، چون بەحاڵ ئوکراینی شەروە ئەزانین کشوەرێکە ئەوڵەن یەکی لە گەورەترین کشوەرگە لە ئەوروپایە لە لەحاظ تەمینی غەلات و لە لەحاظ تەمینی بەشی لە عومدەیەک لە غەلات حتا لە ئێرانە ئەیسەر لە ئێرانە غەلات گران بۆ چۆن بەشێکیشی لە ئوکراین و خەریک وارە دەکەن و یەکی لە بەسلاح شەریکەرە تجاری جمهوری ئیسلامی ئەم پۆتانسیۆلگەرە بە هەر دلیلێ ممکنە لە ئوکراینە اتفاق بکات، یعنی جەنگ نیابەتی اتفاق بکات و ولی دلیلێ دامی ئەم جەنگ نیابەتیە بحرانگەلێک اجتماعی و ئینسانی کە لە پشت ئەم مەسئلە خەریکە اتفاقەکە لە هەر جەنا هەست، تعدادە کوشتەگەل، تعدادە زەخمیگەل، تعدادە ئاوارەگەل، تعدادە پەناهەندەگەل. کشوەرگەلی ئوروپایی دروستە بازم ثابتی کرد کە جەهان مەسئلەیە سەرمایەداری پەدیدەی خۆنسانی سەرمایەداری نژادپەرستە، سەرمایەداری زدژنە، سەرمایەداری سکسیستە. هیچ ئێمە ناتوانین ئەم سفەتگەلە لە سەرمایەداری بسێنین و ئەم مەسایلە واقعاً لە چوارچووی نظامە سەرمایەداریە قابل حەل نییە، چونکە ئێمە دیمان بحرانی پەناهەندگی ئوکراین واردە مەزگەلە لە ئێستان بۆ وجود بوو، دیمان ڕسانەگەلە غەربی چون واکنشیان نیشاندا نەباومانە تەحسیلکردن ئەمانە تەبەقەی متوەسیتن، ئەمانە وەکم ڕەش و پاپەتیگەلەنی ئەفغانستانی کوردەکان کە لە پشت مەرزە و 6 مانگە برسی نیگایانیان هێشکە ئیجازەی ورودیان پێنە. بێرن پەرانتزێک لە قسەکان تا بازەکەم دوێنێشەوە من هەر لەسەر ئەم مۆزوعەکە ئیسە تۆ باسیەکەی پۆستێکم لە فەیسبوک دانا ڕۆشتم عەکسێک ئالان کوردی بوو کە ئەو مناڵی کە غەرق بوو و هاتە کنارەکان تورکیەوە کاوەردیان ئەو کەیترە و هەموو دنیا لێ ئاگادار بوو. بۆ ئاگاداریت فەیسبوک بە هیچ عنوان حتا نەهێشت عەکسی عادی نیشتا ناڵێ بەڵێ ببەخشە لە واقعاً انحسارە، چون بە حاڵی مە خەریکیم لە مورد حتا لە جەهانی دیجیتاڵە لە مورد فەیسبوک و تویتەر و یوتیوب و گوگڵێک چاکن کە انحساری کامڵا دەست ئەمریکا، یعنی تو دەیتاگەلی مردم دنیا کە خەریکە لە ڕۆژە خەریکە گەردش پێیاکە لە دەیتا سنتەرگەلی سیلیکان ڤەلی ئەمریکا خەریکە گەردش پێیاکەوە ئەمە اطلاعاتکردی هەست ومطمئنا انحسار بوجود تاني ومطمئنا فرا محترمانه وشيك بما كما خمام زانين دست بالسانسور وقيتشي كردن بيها لمورد مسألة بحران إنساني كهذا بشتم جنو وقت كتوا شاكي يعني مسألة برتريس في بوسي أوروباي دوارا مطرحة مسألة أوروسنتريزم مطرحة أوروسنتريزم بشكل جريان قل شبيرانيش تحتاسي قرارداد تاريخي يعني بحث بإصلاح أو جریان سفید پوست استعمارگەرە دوارە چهرەی خۆی عیانەکات لەم لایشەوە بحرانێ بە ئیسلاح اقتصادی و ئێنێرژی ها بەردەمە ئوروپا، یعنی ئوروپایش بە نوعی من فکرەکەم کە بەرەندەی ئەم بازیە جیا لە رووسیا و جیا لە ئوکراین و جیا لە پوتین ئەمریکاست، یعنی خەریکە نەخشە ئەسڵی بازیەکە لەم ماجرا پێشڕەویگەلێکە بە ناتۆ بوو علم و ئاگاهی بەرەوە بوو کە روسیە واکۆنیش نیشانە وەلی خۆ همچنان ئیدامەیدا
لەبارێ تر هۆ منفعەتی اقتصادی سەرشارێکە خەریکە نسیبە ئەمریکاوێ دەکەم جەنگەوە دروستە کە خەریکە فقط ئایسە کۆمەکگەری ئینسانیات کۆمەکگەری بلا عەوەزە ولی لە پشتە ئەمە پرۆژێ باسازی ئوکراین است یعنی هەر ئەگەر ئوکراین ئەم مەسەلە تەواو بێ شەریک و پەیمانکارگە لە عومدەیەکە کە تێن دووارە ئەو بوونگە لە رووسیا هات کە خوارۆ دروستیەکەن شرکەکە لە ئەمریکایین شرکەکەێک نان ئەڵمان نان ئینگلیسە خەریک فعالیت ولی زینەکبوونە لە ماجرا بە نظر من دقیقاً حقیقەتاً من فکرەکەمەوە کە جەهان زەرفیەتەن بۆ حالیمی یعنی شتێک نییە کە من بێژم بەرەندەی مەردمی مارکس سێژی وەختێکە سەرمایەدارگەر بەیەک و شەریکەوەن جیبێمە هاندێ ئیفانێمە چێ پێکەن دزیەکەن لێمان وەختێکیش کە بەیەک و شەڕیانەوێ ئێمە کوژبین وواقعا فقط هەزینەی واقعی خەریکە مردم ئوکراین و رووسیان تەنەفورێکە خەریکە ئوروپا بە وجود تێ عليه مردم رووسیا تەوەجوو کە من وەختێکە بە ئامارە جەنگی من خەریکە مشاراکەم پێشم 377,000 نەفەر کوژیان یا گیان خۆیان لەدەستا بەرەسەر گورسنگی بەرەسەر بوو بە علەتیان جەنگە بووگە و عەرەبستان بەشی عومدەیەک لە موشەکەێک کاتکەم سەر یەمەنە عەرەبستان سعودی خستگیە دانی دانیشتوی عەرەبستان سعودی لە هیچ کوێنە دنیا ئیخراج نەوگا بابەتە مەسەلە 6 ڕۆژ لە جەنگ پروپاگاندای جەهانەغا و یەک تەک بۆ ئەدیکردنێ ئەم مەسئلە باعثە بێ کە جبهەیەک ئەفراتی تر لەم لەو بە وجود بێ کە بێژێ ئاغا باتە ژێر مێز بێژە ئەسا پوتین دەستی خۆش پێ ئەمکاریەکە یعنی مەسئلەی تەسویرێکە ئێمە لە جەنگاوینی بینەم دوودانە تەفریتە خەریکە لە جەریانە لە شتێکە غایبە وەسەکە جنبشی ضد جەنگە جنبشەوە کە ئاغا ئەسەن غەڵەتەکەن ئێوە بە قودرەتێکە تەسەڕۆفتان کردگە خشونەت ڕەواجان تۆ ئەم قودرەتە لە دەستا گردگە و من تەنفیزم کردگە لە تاریخا سیستەمە دموکراسیەوە تۆ خەریکی موشک خیتە سەر مردم خەریکی مردمە کوژی یعنی هیچ بەرەندەیەکی نیەم جەنگ جەهانێک کە بە نەزەر من ممکنە دوارە سەر تەقسیمگەر و تەجدید زەوینگەل ئەمپریالیستی خۆی دەست بە جەنگ بە و هەر دیوانگی کە بە نەزەر من تەنیا ڕێگەی متوەقفکردنم جەنگە جنبشی ضد جەنگی قەویە کە تانی لە کشوەرگە ئەوروپاییە تانی لە ئەمریکا دوارە سەر هەڵبێری من جەنگ ڤیێتنام فەرهەموش نەکەین لە هەوڵێ جنبشی ضد جەنگ ڤیێتنامە بەشی لە عومدەی متوەقفکردنە ماشینە جەنگی ئەمریکا لە ڤیێتنامە جنبشی ضد جەنگ بوو کە اتفاقاً چەپکرد سوسیالیست کرد مارکسیست کرد لە ڕاستە ئەم جنبشە بوو و بێچوون و چراوە بدونە هیچ قەید و شەرتم جەنگیانە محکومە کرد چون کوشتار محکومە چون گورسنەگی محکومە چون فرێک لە مەسایلە محکومە بۆ هەر بەشەر و هەر ئینسانی ئەم جنبشە بە نەزەر من خەریکە پەراکەندە لە جنەوای ئیتالیا دیمان بۆ وجودات لە جگەگەل دنیا دیمان بۆ وجود ولی منسەجم نیە جارێ نەیتانیگە فشار بێرێ اتفاقاً چە لە رووسیا چە لە کشوەرگە ئەوروپاییە کە بە عەقەبنشینی وادارکە چون متاسفانەوە من ئەمەژم حتا ئێمە تەساویرێک لەم جنبشگە ضد جەنگە هەست کە دەیەژێ yes to NATO یعنی بەڵێ بۆ ناتۆ ئاخر چه جنبش ضد جەنگەکە تکتی تەرەفێتر لەم جنایەت کارگەلاگی بۆ متاسفانە چەپگەل و کۆمونیستکە لەم جنبشگە ضد جەنگە غایبن من دعوەتەکەم اتفاقاً لەتوەق فعالانی کە هەن ناو خارجی کشوەرە ئەم جنبشکە شاگەی خۆیانە مختلف بەرگوزارن بڕن شرکەتکەن و بێسن لە مقابل سازمانگەرە مەحەلی و اجتماعی کە هانە ئوروپا هانە کانادا هانە ئەمریکا پێیاکەن ارتباط بگرن تەکیانە و لەم جنبشە شرکەتکەن مەسڵە بنووسن لەمبارەیەوە مەقالە بنووسن کە هەردوو تەرەفە ماجرا محکومە و بازەندەی ئەسڵی مەسەلە مردمن کە خەریکن ئەکوژن لە هەر ئەوەڵین ڕۆژەکانەوە کە ئەم شەڕە دەسی پێ کرد یەکەم وڵاتێکە دیمان تویش لە قسەکاندا ئەشارە پێکرد هەر ناوخۆی رووسیا بوو هەر بەشێک لە شارە گەورەکان رووسیا بوون کە خەڵکێکی زۆر ڕجیار ناو خیابانەکان و ئەوان شەڕیان محکوم کرد شەڕێکە وڵاتەکەی ئەوان دەستپێکی بوو باشە بەڵام لەم لاو ئەبینین تەبلیغاتێکە ئەکرێ بۆ نمونە ئەمڕۆ بەشێک لە ڕۆژنامەکان دانمارک دەڵێن هەر کەس حازرە بۆ شەڕ لەگەڵ ڕووسلند یان لەگەڵ رووسیا باشە وان ناڵن لەگەڵ سیستمێک کە کەسێک بەناو پوتین خەریکە نمایەندەگی ئەکات و
مجموعەی سەرمایەدارن بۆ کایەگەل خۆیان بۆ تەقسیم دووبارە بۆ ئەمنیەت سەرمایەکەیان خەری ئەم شەڕ نەدەڵێ بۆ شەڕ لەگەڵ رووسیا کێ حازرە با بچێ بۆ سفارەت ئوکراین لەوێ تەرتیبی بووبن وەسیعەن تەبلیغەکەن کە ویزا نەماوە بۆ ئوکراین ویزای لا بردووە هەر کەسێ پێخۆشە بڕات دفاعکات لە ئوکراین بڕوات وەسیعەن یانێ ئەم دەستگاگەل تەبلیغی وڵاتگەل ئەوروپاییە کاریانەوەسە کە مەزلوم نەماییکی زیا لە حەد زۆر بەرچاو لە ئوکراین نیشان بدەن و نەفرەت پەراکەنیک بەنسبەت خەڵکی رووسیە مەسەلە ئەسڵەن ئەوە نییە کە ئەمە گومانی تیانی ئەمە شەڕی سەرمایهدارەکانە ئەمە شەڕی تەبقەی کرێکانی ئەمە شەڕ بۆ بەدەساوردن ولی تەبقەی کرێکا خەریکە هەزینەیە یعنی بەدبەختیەوە دووسە شەڕی نییە دقیقەن ئەمە شەڕی بێسلاح زیاکردنی حقوق و کەمکردنەوەی سەعات کار و گرتنە دەسەوەی دەسەڵات و دروست تەشکیلی شۆرانیە ئەمە شەڕێکە کە سەرمایهدارەکان بۆ بەرەو پێشبردن ئەهداف کەسیف خۆیان یەکەم کەسان کە یخەنە بەر مناڵان و جوانانی تەبقەی کرێکارنی تر ئەو مناڵی کە ئەکوژرێ ئەو مناڵی کە باوکی کوژری دایکی کوژرێمانە کەسانێکن کە لە وڵاتانە وەکو کرێکارە ژینی تر ژیانی کرێکاریان هەیەوەمانە ئایسە من ئەسڵگات دلیلی ێژم پێت بۆچە من تاکی دەکەم لەبان قسەکەی تۆ دروستە کە بۆچە تەبقەی کرێکار هەزینەیە ئێژم دلیلی چەست زۆرمەوەسە ئەم جنبش زت شەڕە لە ئاڵمان لە وڵاتگەل تریش مەسەڵەن حتا لە وڵاتە ئەوروپایانە کەڕواتە بەرەو ئەوەی کە قسەیتیاکە خۆی کەسێکە کە یارمەتی ئەنێرێ بۆ کوشتن ئینسانەکان هەزانی چێژم یعنی ئەمان حازر نەبوون مەسەڵەن بۆ نمونە بەجێ ئەوەی کە بڕۆن لە بلاروس دانیشتن کەندولایەن وڵاتی گیانبانیان کات بانیان کات بڵێن کاکە کوشتن ئینسانەکان محکومە بە هەر بە مطلق یعنی ئەسڵ هیچ ئێرادەی بەوە کە بێژین ئێمە تەک رووسیا بین لەسەر مێز مزاکرە دانیشین بەم کوشتارە متوەقف بکەین دقیقاً هیچ کام لەمانە نییە ئەم شەڕە ئێمەڵی نەم شەڕی ئێمە نییە باش ئەبێ چە بکەین ئەبێ بە شێوەیە گوارد بین کە بتوانین ئێمەیش جبهەی مستەقلی خۆمانمان بێت جیا بەو میزانەکە بۆمان مهمە مناڵێک لە ئوکراینە گیانی لەدەسا بەو میزانش دەبێت بۆمان مهم بێت لە رووسیا و لە نازانم لە مسر و لە سووریە و لە هەموو ئەو وڵاتانە کە شەڕ تووشیان بووە گیانیان لەدەسەدەن متاسفانە زین چۆنە تەسویری کە ڕسانە ئێرایە بەشی عمدەیەک لە جامعە چون حالت تحت سەیطرەیان ڕسانە خۆیشمان نیشتمان یعنی مە اطلاعات و تەسویرێکە لە دنیای گرین لە طریقە مەخبارەوە هەست وەلێشێ پالایش بکەین من مەسەلە وەسە کە ئەشێ مردم ئاموزش بدرگن کە چۆن ئەم خەبەرگەرە پالایشکن و تحلیلکن و فقط نشخاری نەکەن يعني تبديل فقط نون بالنشخار کنندگی للرسانه و محتویات الرسانه اما لەگرۆ نظام ئاموزشی کە دروست بێ ئینسانی بێ ئەم مەلزوماتە بە ئینسانەکانی فێرکە وەلی خۆ غایبە ئەو شتێکە لە نظام ئاموزشی اتفاقەکە پێوەسە کە کاریگەر ئامادەکە فەنی بێت بە نظام سەرمایه‌داری خۆمەزگار بێت متخصص ئامادەکە کە فلان سوود تەزمینکە بە هیچ عنوان نایت بە مناڵەکان جنبش ضد جەنگ بکەن یا بێ تێ ملیگرایی ئەفزایشە لە ناویانە تێ ئەم کارام ئوکراینەکان رووسیا تێ سرود ملیان بۆ پەخشەکاتەوە تێشی سەفتاشۆ وەک فرێک لە مناڵگە لە تواو دنیا وەک خۆمان لەبەر پەرچەمێک و دوودا ڕاست بین و سای سرود ملی بژنن هیچ کام لەم مەسایلە غایبە و خۆ بەحاڵ جنبشکەریش بەرەساسە بەشێکی مهمی لە ئاگاهی تەغزیەکە وەختێکەم ئاگاهی غایبە بەنابەر کارێک سوسیالیستکە سەخت دەبێتەوە من نایژم جنبشی ضد جەنگ موجود نیە هەست فرقی نییە و تاریخەن هەژمونی لە دەستە جریاناتە چەپ جریاناتە مردم نەهات جریاناتە کاریگەری جریاناتە ژنان جریانات ئایسە بەیانی فمینیستکە رووسیا عەلەیە ئەم جەنگە هاتکە دەرەوە کەیژی جەنگ پەلیلێک مەردانەست وە خۆ بەحاڵ لە بڕوای خۆیان و خەریکن تەحلیلیەکەن ولی عەلەیە مەسەلەی جەنگە وێسیاگەن ئەم مەسەلە بە نەزەر من غایبە بە دەلایل متعدد بەخصوص لە دورانێکە هەژمونی ڕسانە خەریکە تەسویرە ئێرە لەم جەنگا کە قەتعەن
وردۆ خەریکن مردم وادارەکەن تا بێن تەرەف پوتین بێسن یا بێن تەرەف اتحادیە ئەوروپا و ناتۆ و ئوکراین بێسن یعنی تەسویرە سێوەم بە قوڵەتی لەم وەسەتا غایبە ئێمە بە نەزەر نەچێ و جەمبوشکە محلیە کە حال لە شارگەلە مختلفە کەسکەرێکەوە بۆ عنوان تەبعیدی فعال چەپ خەریکن لە خارج لە ئێرانە زیندگیەکەن بتانن بۆ جنبشکەدا پێوەستکن بتانن تەسویرە قەبن بتانن بۆنە سخەنڕانی بتانن بۆنە فعادەم جنبشکەدا حسم جنبشە حی و حاضرە و بە نەزەر نەچێ تەقویەت بکردی هەنیا ڕێحە لە قەبل نشینی ئەم جەنگا ئەوەسە وەکەوت تەزاوراتی ساڵ 2023 لە خیابانگە لە بریتانیا بۆ وجودات عليه نظامیگەری بلێ لە ئالاباما و لە نیویۆرک و لە تێکزازە بۆ وجودات عليه بوش ئێمە بەم چنین جنبشی نیازمانست و متاسفانە پراکەندە بووە نایژ متفاق نەکەوە و جێگەلێکیش کە اتفاقەکە و هەژمونی ڕاستەی حاکم من لە پایان و بێژم ئەسعەدیان بە فەسوورەت کۆتا ڕێی جمهوری زەلەنسکی قارەمانی ناتووە قارەمانی مردمە ئوکراین نییە چون یەکی لە عیلەتگەلێکە کە جەنگ بۆ وجودات اتفاقاً خۆی زەلەنسکی بوو زەلەنسکی بشدت ئینسانێ فاشیست ڕاستگەرە نژادپەرست یعنی تووە ئەو مشەخەساتێکەوە بإصلاح جامعەی باشەرەفتێکە مبارزەکانەوە ڕێی جمهوری ئوکراینە توان خصوصیاتەکە لە حاکمە بەنابەرین لە مەحکومکردنم جەنگا لازم نییە کە وەسە شتێمە لە جەنگی ئێران و عێراقا بەهاتین چون خومینی لە مقابل سەدام و ویسیاگە و سەدامی جنایەتکارە خومینی بکەینە قارەمان قەتعەن جەنگا ئەوڵەن جەنگی مەنیە و دوو قارەمانێکی تیا موجود نیە ئەم اتفاقە خەریکە ڕسانە ڕقەمیە خەریکە مدام تەک ئەشرەف غەنیە مقایسەکە ڕێی جمهوری ئەفغانستان کرد فەراری کرد ئەم مەفاهیمە بە نەزەر من یەک نوع قارەمانسازی کاذبە و ئەو شتێکە عیسە مردم تەسویرە غایبە کە ڕسانەگەری دووربینگە لەسەر ناچنە سۆران مردمێکن خەریکن کوشتارەکردن مردمێکن خەریکن لەژێر پالێ هەون مردمێکن کە اتفاقا مقابل نظامیگەری رووسیا بەدەست قابل خەریک نەبێسن متاسفانەم تەسویرە لە ڕسانە غاڵبە و گەرەکی ئەم شتە بە مردم انتخاب کاکە ئەم جەنگە جەنگە پوتینە جەنگە زەلەنسکیە فقط ناو فەردەژنەوی لە قسێک لە سیستەمە کردگەینە لە قسێک لە سەرمایه‌داریە کردگەینە لە قسێکە ئەمپریالیزمە کردی توام کەلمات و کلیدواژەکە لە غایبە و مدام خەریکە بە مردم خاکە ئەی بابا پوتین زیادە خاب و فرەتەمەعی کرد یا لەم لاو زەلەنسک مەگەر بۆ تەسویرێکە مدام خەریکە باستۆلی دەوێت خب بەحاڵ بەشی عمدەی لە جامعە فقط هذا معرض مەخبارەوە تەسویرە جوزەمە لە زێنیا شکل ناگیری دقیقاً پرسیارێتر مەوەسەکە لەم ڕۆژانە و با تەوەجۆ بە ئەم تەبلیغاتە کە وڵاتان پێشرەفتەی سەرمایه‌داری و ئەمریکاییکەن ئەبینین کە ڕاسیزمێک کە لەم وڵاتانە پێشتر لە قاڵب حرەکاتێکە پێشتر لە قاڵب مەسەڵەن نمایەندەیەکی مەجلسە دەرەکەوت ئێستا ئەلەنیتر قسەی لێکەن مەسەڵەن خەبەرنەگارێک زۆر بە شانازی و باسی ئەوە کات کە ئەمانەی کە تێن مسلمانەکان نین سووریەکان نین ئەمانە چاویان ناویە قژیان بلوندە مەسیحین دوایەوە نابێ وەکو پەناهەندەی عادی چاویان لێ بکەین بینیمان کاتێک کە شەڕ لە سووریا بوو لە هەموو ئەم وڵاتانە بەتایبەت وەکو نمونە باسی دانمارکت بۆ بکەم لە چلەی زمسانە لە سەرترین هەوانات یان نەژیر چادر وتیان ئەمکانات نییە وتیان ئەمانە بەسلاح ئەو ناوگەلەکە ئەوان دایانە نابیان یان مەزووسە بەرخۆردێکی سرف شەدید ڕاسیستی کە ئەکرا بە مەسەلەکە بەڵام ئێستا بە نەوعیکی تر باسەکرێت ئێستا دەڵێت درگای ماڵەکانتان بەڕوویان باسکەن کەس شکی لەوە نییەوە کەس نگەرانی لەوە نییە کە ئەشێ وەختێکە وڵاتێک تووشی شەڕە بێ خەڵکێکی بێدفاع ڕوەکەنە وڵات گەلتر بە باشترین شێوە استقباڵیان لێ بکرێتەوەمانە بەڵام ئایا ئەم گەشەدانی بەسلاح دیسان باسکردنەوە لە چاوی ئاوی و قژی بلند و دینی مەسیحیەت و ئەمانە بۆچە مەسەڵەن خۆب رووسیا وڵاتێکی سرفەن ئیسلامی نییە کە ئەمان وارد ئەم مەسەلە بنتەکیانە ئایا ئەمە جوابێکیش نییە بە ئەوەی کە پێوەترێ کۆمەڵگای عەرەبی
ئەمە جوابی هیچ نییە بەوەی کە بێسڵاح جێگەیەک بۆ ئەوان لەلایەمانە نەما بێجگەلەوەی کە وەکو دوکان چایان لێ بکەن بۆ چ فرۆشتن دقیقا بە نظر من بە نقطەی دروستێکی شارەت کرد چون ئێمە بردۆ ئەسعدیان شتێکە بخصوص لە جریانی چەپی ئێرانە غایەبەوە پێیگە و منزەرە و تواشاناکە وەختێژی کاپیتالیزم وەختێژی سەرمایه‌داری وازانە پەدیدەیەکە جامد و اقتصادی بە سوورەتی کە سەرمایه‌داری بە هەرچی شتەکاری هەست سەرمایه‌داری واردە هەرچی حوزاوی چون بحث تولیدە بحثی ئەوەسە کە حیاتە و جامعە گریاخوا بۆ شێوەی تۆلیدی بەنابەرین تۆ چیت کرد پێ گریاخوا نظام اجتماعی مفهوم جنسیت فرێ چیت کرد لەم مەسەلە گریاخوا سەرمایه‌داری بەشێک بە نظر من لە جنبشی سیاهان لە ئەمریکا لە دەهەی 60 کە جریانی بلاک پانتریان دروست کرد پەڵەنکای سیاهیان دروست کرد هاتن لە مورد مەسەلە و قسەیان کرد کە سەرمایه‌داری پەدیدەی خونسانیە یەک سەرمایه‌داری نژادیە سەرمایه‌داری سکسیستە سەرمایه‌داری تۆ ئەمپریالیستە و تۆ ئەم صفات و مشخصاتی هەست و ناتوانین جیای کەینەوە بەنابەرین وەختێکی چون جەهان بەرەساس نەخشەی کە ئێمە لە جەهانە بینین تەقسیم بەندی کە ئێمە لە جەهانە بینین بەرەساسە هەر ئەم تەقسیم بەندی ئێسا بەرەساس دەوڵەت ملەتە بەرەسە ئەم تەقسیم بەندی قبل وجودی نەوە اختراع سەرمایه‌داریە ئەمە ئوکراینە ئەمە لایستانە ئەمە ئەڵمانە هیچ کام لەم تەقسیم بەندیگەلە قبل وجودی نەوە ایجاد مەرزگەل و ایجاد ئەوە کە تۆ ئتنیسیتیک جیاکەیتەوە نێشنی جیاکەیتەوە خۆ مەفهومی پێی خۆ نەتایجی ئەم جەنگەل و تەخاسوماتە کە فێ و بەشێ لە سەرمایه‌داری وەختی مێژیخی چین ئێژین نژاد پەرستە یانێ چا ئێمە ئەو نژاد پەرستیەکە ئیمڕۆ لە ئەوروپای بینین ئۆریانی بینین بەشی ئەمدەی کێفی یەخێکە کە ها لەژێر ئاوەوە نەمان دیگە و خۆی لەکوێنا باستۆلی دەکاتەوە خۆی لە مەسئلەیە ئەوە باستۆلی دەکاتەوە کە ئایسیشە و لە ئایسیشە لە ئەوروپا شغڵگەلی ڕەش شغڵگەلی ئەرزان کارگەری خەدەماتی هەرزان کاریگەری هەرزان هێن خاوەرمیانەیی و ئەفغانستانی و ئێرانی و کوردە ئێمە لەو مەسئلای بینین کە پەدیدەی نژادپەرستی پەدیدەی کارەرزان تۆلید دەکات وەختێکە ئەم مەسئلە مختص بە ئەوروپا نییە ئێمە نژادپەرستی عوریانە سەرمایه‌داری لە ئێرانە و لە جێگای کاوینین کە فەقیرسازی لە کوردستان اتفاقەکە کۆڵبەرەوێتە کوردیەوە یعنی شغڵێ کۆڵبەری کوردیزاوێتەوە شغڵە لێنشوری بۆ عەرەبیزاوێتەوە ئێمە و باستۆلیدی لێ نائبینینەوە یعنی فەقەتەوە نییە من کەفمە ڕیا بێژم تۆ حەقۆ نییە زیندگیکەی چۆن مەسەڵان ڕەشی لەو ئەو بەشێک عوریانەوە ماجراست بەشێک مەسئلەی لە شکڵە تۆلیدە سەرمایه‌داریە خۆی باستۆلی دەکات کە بۆ تۆلیدە کاریگەری ئەرزان مدام نیازی است کە بێژێ تۆ کوردی ئەقەماندی مەساڵێژم بوت تۆ لۆڕی فڵانی تۆ عەرەبی بیساری و لەم لاو قەتعەن نژادێک یا ئێتنیسیتیک تێحاکمیە پێیاکە و هەژمونی خۆی بەسەرداکاتەوە هیچ ئستیسنایکی نییە لە هیچ کوێنەی جەهانای من نیەسمان کە سەرمایه‌داری خونسا و غێرە نژادپەرستمان لە ئەوروپا خۆی بە شکڵ ئەو سفیدپوستی و بەرتەری سفیدپوستیە نیشانە وەلەو زەنگاهگەلا کە نە قانونی ترەتان لابوون ناتان نقاب لێبن خۆی بە شکڵ عوریان نیشانە وەلی لە ئەوروپا مەسەلە هەست و گیانی لە سەرمایه‌داریکە لە ئەوروپا سوال آخرم لێتەوە دیارە سوال زۆر زۆرە پرسیار زۆرە بەڕاستی بەڵام وەخت بەرنامەکەی من هەر ئەو لە سوال سێومەوە مەزانی توای یاسەدان سوالەکەمەوەسە کە پێت وایە عاقیبەت یان لە چەند ڕۆژ داهاتووە شاید چییە بین ئایا ئەم تەبلیغاتەی کە ئەمانەیکەن رووسیا بنزینی نەماوە خۆراک نەماوە ئەوە خەریکن ئەگەڕنەوە واقعاً یان ئەوەی کە رووسیا دەڵێ ئامادە باشە بەهێز ئەتۆمی خۆی ئەوە جوابێک نییە بەوەی کە مەسەلە ئەنەرژی نیە ئەنەرژی قەویتری جەست کە بەکاری بێرم لە دشتانەوەوانە منجمۆزە پێت وایە بەکوێ ئەگەن وتم ئاسعەدیان من لەبێ قسەکان ماوتم وتم واقعاً پیشبینی ڕەوەندێ چون سناریۆگە لە متفاوتی ممکن اتفاقەکە ولی خب بە حاڵ ڕەوەندی جەنگ دروستە بیزینسکە لە جێدی دروستەکە دروستە ئەتانێ سووداوەری اقتصادی بێ بۆ بەشێ لە سەرمایە لە جێگەگەل درگەی جەهانەوە ولی وتم بحرانی ئینسانی کاپشت هەر جەنگێکەوە و من مطمئنم ئەوروپا زەرفیەتە کۆنترۆڵە ئەم بحران ئینسانی زەرفیەتی ناتانی ئەم تعداد ئاوارە بلەخەرە هەڵگەڕنەوە بۆ ماڵگەلیان ئێمە قسە لە میلیۆنها ئاواراکەین
یان کشوەرێکە بە 46 میلیۆن جەمعیەتەوە خەریکە کامل تەخلیاوێ ئەم بوحرانە ئینسانیە دوو ڕۆژ کۆنترۆڵ کرد ئەم مردما جێگەیان گەرەکە غەزایان گەرەکە ئیسکانیان گەرەکە و ئینسانگەرێکن لەنظر ڕۆحی و ئاسیب دیدا و مدام خەریکن تواشای ماڵەکانیان دەکەن ئاگیرە گیرگە ئایسا ئاخرینجێک لە کیەفە کوتاگیە ساختمانە ساتی سوسیۆلۆژی بووگە یعنی خەریکە غێر نظامیگە مورد هەدەف قرارە کە هەزینە ئینسانیان جەنگە بۆ ئوروپا بواتە سەر و ئوروپا وادارکە بەوەکە لە مەسەلەی ناتوە قەبنشینیکە ولی من فکرەکەم هەرچی ئەم جەنگە توودانیتەوە بێتەوە تەڵەفاتە غێر ئینسانی فرەترە تەڵەفاتە ئینسانی و غێر ئینسانی هەتکی بێکەوە فرەترە بێتەوە و لە بارێتەوە بە نەزەر من واکنشێک کشوەرگەرەکان شەرماوەرە لە مورد ئەم جەنگەوە یعنی فقط تەمەرکۆزیان دانیاگە لەبانە زێلنسکی و تەقلیلدانین ئەم جەنگە بە مەسئلەگەلی شەخسیەتی و ڕسانەییکە ئەخبارێکە خەریکن تۆلیدیەکەن شەرماوەرە لە مورد حاشیە ئەم جەنگەوە مەسەڵەن خەریکن دانێک کەنیشکی ئوکراینیان نیشاندا و ناو تانگا خەریک و هەڵی خستەوە لەماتکین تانگ روسی بووین ئەنە خەریکن مەسەلەی جەنگ فانتزیەکەن جەنگەکەنە فان جەنگ هیچ کام لەم تەسویرگەدە نییە چەند بەدبەختیە مناڵێک کوژگەی بووم بە پرسیەتیە ئاوارەگیە ئەم تەساویرە غایبە وەلی قەتعاً ئەم بوحرانە ئوروپا ناتوانێت هەندلی بکە کەگەر لەبەر ئەم جەنگەوە نەویسەوە متوەقفی نەبێت هیچ ئێرادێکیش بە نەزەر من نە تەرەف ئەمریکا نە تەرەف ناتۆ بوو تەوەقف ئەم جەنگە متەئەسفانە تا ئەم لەحزە وجودی بەڵێ زۆر سپاس دەکەم بۆ ئەوەی کە وەخت خۆت نییە اختیارم بەرنامە امیدوارم کە لە بەرنامەگەل داهاتووە بکرێت زیاتر لەسەر مەسایلێکی وا قسە بکەین و امیدوارم کە ئەم شەڕا کۆتایی بێت و کەمترین زەرەر بەر خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە هەموو ئەم وڵاتانە لە هەردوویە وڵاتانە مناڵان لە وڵاتانە کەسانێک کە بەغێر نزامین و هیچ تەمایلێکیان بە دروستکردنی ئەم نەوعە شەڕگە لەژێر هەر ناوێکا بێت نییە هیوادارم کە کۆتایی بێت بە بەکەمترین زەرەرگەل ئینسانیە و ئەم مەسەلە خاتمە پێیاکات بەڵام لە کۆتاییە دووارە سپاس دەکەم کە لەم بەرنامە لەگەڵی مەبوویت زۆر سپاس بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە ئەوەی کە لە بەرنامەی ئەم جارەدا بینیتان قسە و باسێک بوو لەسەر هەلومەرجی سیاسی لە نێوان دوو سەبارەت بە شەڕی نێوان دوو وڵاتی ڕووسیا و ئوکراین و کاردانەوەکان لەسەر ئەم شەڕە و هەڵوێستایەکە لە هەموو بەشەکان لە وڵاتانی ئەوروپایی و بیگرە هەتا وڵاتانی دۆست و نزیکی رووسیا و هەتا گێتە ئەمریکا و بەگشتی هەڵوێستێکی ناوچەیی کە لەسەر ئەو مەسەلە هەست کە داری هاوڕێ خۆشەویستم کاک بێرەنگ زەندی هەڵسوڕاوی سیاسی چەپ و کۆمۆنیست بەشدار بوو لەگەڵم سپاس بۆ ئەوەش کە تا ئێستا هاوڕێ ڕوانگە بوون و تا ڕوانگەیەکی تر کاتێکی شات